جەنگی ئۆکرانیا و رووسیا لە جەنگی بەرەکانەوە دەگوازرێتەوە بۆ جەنگی درۆنی ناو شارەکان. بۆ یەکەم جار ئۆکرانیا لە ڕێی درۆنی دروستکراوی ناوخۆییەوە توانی چەند ئامانجێک بەوردی لە ناو مۆسکۆ بپێکێت. لە کۆتایی مانگی تەمووز هێرشکرایە سەر باڵەخانەی بازرگانی مۆسکۆی پایتەختی رووسیا. زیانێکی زۆر بە باڵەخانەکە گەیشت. وەک باز دەکرێت زیانەکە وەک ئەوە وابوو کە 2 کیلۆ TNT بتەقێنرێتەوە. تەنها ئەو هێرشا نەبووە، بەڵکو وەک وەزارەتی بەرگری رووسیا دەڵێت لە چەند مانگی ڕابردوودا 12 جار مۆسکۆ بە ئامانج گیراوە و تەنها توانراوە بەر لە 2 هێرش بگیرێت. هێرشەکان بەچی ئەنجام دراون؟ بەپێی ئەو پاشماوانەی لە شوێنە بە ئامانجگیراوەکانی مۆسکۆ دۆزراونەتەوە. فڕۆکەی بێفڕۆکەوانی بیڤەری ئۆکرانی لە پشت هێرشەکانە. بیڤەر درۆنێکی جۆری کامیکازیە، واتە درۆنی خۆکوژە، یەک ئامانجی هەیە و ناگەڕێتەوە. ئەم درۆنە دروستکراوی ناوخۆی ئۆکرانیایە. ماوەیەکی زۆرە ژمارەیە کەسایەتی دیاری ئەو وڵاتە سەرقاڵی کۆکردنەوەی هاوکاری بوون بۆ سەرپێخستنی پرۆژەی بیڤەر. ئەوەی تا ئێستا زانراوە ئەوەیە کە بۆ هەر 5 درۆنێکی بیڤەر بڕی $9 ملیۆن خەرج کراوە. درۆنەکە لە ڕووی شێوەوە نزیکە لە درۆنی شاهیدی ئێرانی کە لە ماوەی ڕابردوودا رووسیا لە جەنگدا بەکاری دەهێنا. مەودای فڕینی نزیک بە 1000 مەترە لە ناوەندی کۆنتترۆلەوە، بۆیە بە ئاسایی دەگاتە مۆسکۆ. بەڵام هێشتا دیار نییە کە چ جۆرە تەکنەلۆژیایەکی تێدا بەکارهێنراوە، چونکە بەشتی سادا ناتوانرێت ئەو بەرگریە ئەلکترۆنیە ببەزێنێت کە رووسیا لە ئاسمانی مۆسکۆ دروستی کردووە بۆ ڕێگریکردن لە درۆنەکان. شارەزایانی بواری فڕۆکە بێفڕۆکەوانەکان ئاماژە بەوە دەدەن کە پێکانی ئامانج لە ناو مۆسکۆدا سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئەم درۆنە نوێیە کە لە داهاتوودا ئەگەری پێشکەوتنی زیاتری هەیە.